کچانی شەڕڤان غیرەتیان لێبارێت و چارەسەری شێرپەنجەش لە هیوادایە. سڵاوتان لەبێت. معلومی جەنابتانە ئەمڕۆ ڕۆژی گیانی شێرپەنجەیە. پەیامبەری 964 لە دکتۆریات نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوای پرسی مانگی یەکەمی ئەمساڵ چی دەڵێن؟ ئەوی ژووتی ئەم مانگەی ڕۆیی 478 حاڵەتی نوێ لەلای ئەوان تۆمار کراوە، بەڵام 280 حاڵەتیان شێرپەنجە بووە. دکتۆریات هەواڵێکی خۆشی دابەوانەی کە توشبووی شێرپەنجەن یان کەسێکیان توشبوویە وتی لە قۆناغی سەرەتایەکاندا توشبوون بە شێرپەنجە ئاسانترین جۆری نەخۆشیە کە دەتوانی چارەسەری بکەیت. هیچ ترس و دڵڕاوکێکی ناوێت. هەر کاتێک گومانت لە نیشانەکانی هەبوو زوو سەردانی پزیشک بکە. بۆ پشتڕاستکردنەوەی قسەکانی وتی ئامارەکانی چاکبوونەوە لە سەر وستاندارەوەن و ئەوانی چاکبوونەتەوە زۆرن. ئەم هەواڵە بە کەڵکی هەموو کەسانە دێن کە دەیانەوێت شوێنی نیشتەجێبوونیان لە گەڕەکێکەوە بۆ گەڕەکێکی تر بگۆڕن. ئەم ئیشە 5 دانە بەڵگەنامەی دەوێت. با یەک بە یەک بۆتان بژمێرم. پشتگیریکردنی شوێنی نیشتەجێبوون یعنی تەئیدی موختار، سەردانی نووسنگەی زانیاری گەڕەکە تازەکەت، تەسکەرە و جنسیە یاخود کارتی نیشتیمانی هەموو ئەندامانی خێزان، سێ وێنەی ڕەنگاوڕەنگی تازە، ڤیزا کارت یان ماستەر کارت. ئەم زانیارانی پێموتن نووسنگەکانی کارتی زانیاری سلێمانی بڵاوی کردوێتەوە دەڵێت ئەوەی کارتی زانیارێکەشی ون کرد بێت ئیشی پۆلیس و مەحکەمەی تێدەکەوێت تا بۆی دەردەهێننەوە. دوو دیمەنی جوانی کچە شەڕڤانەکانی ڕۆژئاواتان پیشان دەدەم کە تابڵەی غیرەت و ئازایەتیان لێبارێت. یەکەمیان ئەم کچە گەنجە شەڕڤانانەی کۆبانێن، هەمویان خۆیان بەستۆ و قسە بۆ کامێرەکان دەکەن، بەورەیەکی بەرزەواڵێن کۆبانێت چۆڵ ناکەین و هەر بەورەی جارانەوە بەرخۆدان دەکەین. دیمەنی دووەمیشیان ئەم کچانەی ئاسایشی ئیدارەی خۆسەرن، کاتێک دوێنێ پێشوازیان لە هێزە ئەمنیەکانی دیمەشق کردووە و هەر هەمویان پرچیان کردو بە کەزی. میدیاکانی ڕۆژئاوا دەڵێن ئەمە پەیامێکی ڕوون بوو. لە بەرچاوی هێزەکانی دیمەشق وتیان ئەگەر چەکدارەکانی سەر بە ئێوە کەزی کچەکانمان ببڕن سەدان کچی شەڕکەری ترمان هەیە کەزی بهۆننەوە. ئەم وەستایی دەیبینن ناوی وەستا ڕەوشتە. ئەمە بچووکترین وەستایە لە هەموو خوڕماڵدا، بەڵام وەستایەکی دەزڕەنگین و لێزان. ڕەوشگۆران تەمەنی 16 ساڵە و لە ناو بازاڕی خوڕماڵ وەرشەیەکی داناوە بە گەورەی لەسەری نووسراوە وەرشەی وەستا ڕەوشت. جا ئەوەی پەیوەندی بە ئیشی کارەباییەوە بێت چاکی دەکات، هەر لە سەلاجە و مجەمیدەوە تا دەگاتە مشاڕی کارەبایی و تەبریدی سیارە و مەشکەی کارەبایی. ڕەوشت بە 964 وت لە مناڵیەوە لە ماڵەوە حەزم لەم ئیشە بوو و ئامێری کارەباییم چاک کردوێتەوە و سیارەی شەحنیشم دروست کردووە. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە پەروەردەی کەلار ئەمڕۆ پێشانگایەکی شێوەکاری بۆ مامۆستایانی باخچە و قوتابخانەکان مامۆستایانی هونەر بە تایبەتی کردوتەوە کە 50 مامۆستا بە 6 تابلۆ بەشداریان کردو پێشانگاکەیان بە ناوی پێشانگای کەزی بووە. ئەم پێشانگایەوەکو پشتگیریەک بۆ کوردانی ڕۆژئاوا و بەڕێوەبەری پەروەردەی کەلار قسەی بۆ 964 کردو باز لەوە دەکات کە دەڵێت ئەرکی ئێمەیە وەکو پەروەردە کە نەوەیەکی نیشتیمان پەروەردە بکەین، چەنە گرنگی بەلانی پەروەردەی بدەن ئەوەندەش گرنگەکە هەستی نەتەوایەتی لە ناو منداڵان و قوتابیاندا بچەسپێنن بۆ ئەوەی نەوەیەکی نیشتیمان پەروەر بەرهەم بهێنن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.